داهاتووی سیاسی ئەفغانستان لە تارماییدا لە حاڵێکدا کە هێشتا چوونە دەرەوەی سەربازانی ئامریکایی و باقی هێزەکانی ناتۆ لە وڵاتی ئەفغانستان تەکمیل نەبووە، هێزەکانی تاڵەبان هێرشەکانی خۆیان دژ بە پێگەکانی دەوڵەتی ئەفغانستان لە ویلایەتەکانی باشووری ئەم وڵاتە پەرەپێداوە. بەپێی راپۆرتەکان شارستانی ئەرغەنداب لە ویلایەتی باشووری زابل و شارستانی عەلیاباد لە ویلایەتی باکووری قوندوز ڕۆژی شەممە کەوتونەتە دەستی تاڵەبانەوە. تاڵەبان ڕۆژی جمعەش لە دوو شارستانی سۆزمە قەلعە لە ویلایەتی باکووری سەرپۆل و زارع لە ویلایەتی بەلخ پێشڕەویان کرد. لە چەند شارستانی دیکەی وەک ئەوبە لە ویلایەتی ڕۆژاوای هەراتیش شەڕی قورس لە نێوان تاڵەبان و هێزەکانی ئەمنی ئەفغانستان هەروە درێژەی هەیە و نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە لە چەند ڕۆژی داهاتوودا گەلێک ناوچەی دیکە دەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی تاڵەبانەوە. داگیرکردنی یەک لە دوای یەکی شارەکانی ئەفغانستان بەدەستی هێزەکانی تاڵەبان نیشانەی پێکهاتنی ئەو هاوسەنگیە تازەیەی هێزەکە پاش چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان پێکهاتووە. ئەگەر تا دوێنێ هێرشەکانی تاڵەبان بە شێوەی بۆمچاندن و هێرشی تێرۆریستی لە کابل و باقی شارەکان بوو، لە ئێستادا وێڕای درێژەدانی ئەم جۆرە عەمەلیاتە جنایەتکارانەیە دژ بە هاوڵاتیان دەستی داوەتە پەرەپێدانی ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی خۆی. هەواڵەکان باز لەوە دەکەن کە عەمەلیاتەکانی تاڵەبان لە 34 ئۆستانی ئەم وڵاتە ڕووی لە پەرەسەندنە. لە جەرگەی وتوێژەکانی بەناو ئاشتین لە نێوان دەوڵەتی ئامریکا و تاڵەبان ئەم گروپە پتر لە 10 شارستانی داگیر کردووە و بازنەی گەمارۆی ناوەندی ویلایەتەکانی تەنگتر کردوێتەوە. بێتوانایی ئەرتەشی ئەفغانستان لە پاراستنی شارستانەکاندا لە بارودۆخێکدا ئاشکرا دەبێت کە هێزەکانی ناتۆ پشتی هێزەکانی ئەفغانیان بەرداوە. هێزەکانی ئەمریکا و ناتۆ هێرشە ئاسمانەکانیان ڕاگرتووە و هەتا ئێستا پتر لە نیوەی هێزەکانی خۆیان لە ئەفغانستان هێناوەتە دەرێ. ئەمڕۆتە لە مانگی سێپتامدا تەکمیل دەبێت و هێزەکانی دەوڵەتی ئەفغانستان تەنانەت لە پشتیوانی ئاسمانی هێزەکانی ئامریکا بێبەری دەکرێن. سەرۆکی ستادی ئەرتەشی ئەمریکا لە وتوێژ لەگەڵ هەواڵنێران وتوێتی کە لەوە بەدووە پاراستنی دەوڵەتی ئەفغانستان لە بەرامبەر تاڵەبان و ئەستۆی ئەرتەشی 300,000 کەسی ئەم وڵاتە دەبێت. ئەو دەربارەی داهاتووی ئەرتەشی ئەفغانستان لە وەڵام بە هەواڵنێرەکان وتی بەوردی ئاگاداری ئەوە نییە کە کام بژاردە لە ئەفغانستان وەدی دێت و نازانێت کە ئەرتەش وەک دەسەڵاتی بانتر لە ئەفغانستان دەمێنێتەوە یان لێک هەڵدەوەشێت. سەرۆکی ستادی ئەرتەشی ئەمریکا هەروەها وتی کە هەموو جۆرە ئەگەرێکی نەخوازراو بۆ داهاتووی ئەفغانستان بە تایبەت ئەرتەشی ئەم وڵاتە چاوەڕوان دەکرێت. جەک سالیوان ڕاوێژکاری شوڕای ئەمنیەتی ئامریکاش لە وتوێژ لەگەڵ کاناڵی فاکس نیوز وتویەتی کە هیچ کەس ناتوانێت بە وردی پێشبینی ئەوە بکات کە پاش چوونە دەرەوەی هێزەکانی ئامریکا لە ئەفغانستان چی ڕوو دەدات. تا ئەو جێگای کە پەیوەندی بە وتوێژەکانی ئاشتی لە دۆحەوە هەیە، ئەو راپۆرتانێک کە لەم دانیشتانەدا بڵاوکراونەتەوە نیشانی دەدەن کە گروپی تاڵەبان تەنیا یەک بژاردەی لە بەرامبەر خۆی دادانەوە. چوونە دەرەوەی هێزە خارجیەکان بەدەسەڵات گەیشتنی تاڵەبان چه ئاشتیانە و چ لە ڕێگەی شەڕەوە. بەڵام لەگەڵ چوونە دەرەوەی هێزەکانی ناتۆ لە ئەفغانستان دەخاڵەتی دەوڵەتانی ناوچەکە لەم وڵاتە بە تایبەت پاکستان و کۆماری ئیسلامی ئێران زیاتر دەبێت. پاکستان کە لەگەڵ بەدەسەڵات گەیشتنی احتمالی تاڵبان بڕواڵەت براوەی ئەم ماجرایەیە لەلایەن کۆماری ئیسلامی و ڕووسەوە دەکەوێتە ژێر گوشارەوە و کۆماری ئیسلامی سیاسەتی بەهێزکردنی شیعەکانی هەزارە دەگرێتە بەر. کەوابوو ئاشکرایە کە ئەو ئەگەرە نەخوازراوەی ژێنەراڵە ئامریکاییەکە باسی لێ دەکات لێک هەڵوەشانی ئەرتەشی ئەفغانستان و کۆنتڕۆڵی کامڵی ئەم وڵاتەیە لەلایەن هێزەکانی تاڵەبانەوە. لەو بارودۆخەشدا دەخاڵەتی ناوچەیی کۆتایی نایە و شایەدی شێوازێکی دیکە لە درێژەی شەڕی ناوخۆیی لە ئەفغانستان دەبین. هەروەها سەرهەڵدانی دووبارەی ئەلقاعیدە و پەرەسەندنی چالاکیەکانی داعش لە دواهاتەکانی ئەم بارودۆخە دەبێت. بەم جۆرە نەتەنیا شایەدی گەلێک کارەساتی سەرچاوەگرتوو لە دەسەڵاتی تاڵەبان لەم وڵاتە دەبین، بەڵکو شەڕی قەبیلە و گروپەکانیش درێژەی دەبێت و شەڕ سالاران بۆ کۆنتڕۆڵی سەروەتی سەرچاوەگرتوو لە مادەی هۆشبەر لەم وڵاتە درێژە بە ژیانیان دەدەن. بەڵام ئەوەی کە لە بواری دەستکەوتە کۆمەڵایەتەکانیش چ بەسەر کۆمەلگای ئەفغانستان دێت هەر لە ئێستاوە ئاشکرایە. حاجی حکمەت لە ئەندامانی باڵای تاڵەبان لە وتوێژ لەگەڵ BBC وتویەتی کە تاڵەبانی ڕابردوو و تاڵەبانی ئەمڕۆ جیاوازیەکیان نییە، هیچ شتێک نەگۆڕاوە. ئێمە خوازیاری حکوومەتی ئیسلامی ژێر دەسەڵاتی شەرعیەتین.
لەو نێوەدا ژنانی ئەفغانستان زیاتر لە هەمووان نیگەرانن. فاتمە گەیلانی لە چالاکانی مافی مرۆڤ لە ئەفغانستان لەم بوارەوە دەڵێ لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ژنانی ئەفغانستان لە بوارە جۆرا و جۆرەکاندا بەشداریان کردووە و ناوی خۆیان تۆمار کردووە. خەڵاتی گرنگی نێونەتەوەییان بردوتەوە و گەلێک دەستکەوتی دیکەیان بووە. ئەگەرچی ڕوانینی پیا و سالارانەی ناو کۆمەلگا جاروبارە بۆتە کۆسپێک لەسەر ڕێگای گەیشتن بە ئامانجەکانیان، بەڵام ئەوان لە هەر کوێ ڕووناکیەکیان بینیوە خۆیان بە ئاو و ئاگردادەوە تا بیسەلمێنن کە وەکو ژنانی باقی وڵاتانی جیهان دەتوانن چالاکانە لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، کولتوری و ئابووریدا بەشداریەکی بەرچاویان بێت. ناوبراو دەڵێ پێویستە زەمانەتێکە بێت کە ئێمە نەگەڕێینەوە بۆ سەردەمی تاریکی 20 ساڵ لەوە پێش. دەوڵەتی ئەمریکا کە لە ئێستادا شان لە ژێرباری بەرپرسایەتی کارەساتێک کە لەم وڵاتەدا خەریکە ڕوودەدات لادەدات، لە ماوەی چواردەی ڕابردوودا لە پاڵ دەوڵەتانێکی وەک عەرەبستانی سعودی و پاکستان ڕۆڵێکی حاشا هەڵنەگری لە خوڵقاندن و درێژەدانی ئەم بارودۆخەدا بووە. کەوابوو زەمانەتێک کە فاتمە گەیلانی دەیهەوێ هیچ شتێک نییە بێجگە لە خەباتی پێشکەوتن خوازانەی ژنان و پیاوانی پێشڕەو لە ئەفغانستان و پشتیوانی نێونەتەوەی خەڵکی ئازادەی جیهان.